کۆمپانیای فلای ئەربیل فێڵی لەو هەموو خەڵکەی کردیا کە دەستنەوە هەولێرێ لە مەتاری گاتویک لە بەریتانیا ئەوتە هەموو خەڵکە فێڵیان لێکرا کاکە پارەتاندایە چیان گوتیان دەڕۆن فێڵیان کردو کابراوتی بڕۆنەوە ماڵ کاکە ئێوە دەڵێن چی برام ئێ باشە دەڵێت هیالە دێ ئاوها لە خەڵکی دەکات وەڵای حەق نییە کەس سەفەری پێ بکە بەڕاستی خەڵک بیان ناچێکی چ بەنجان نەفەرەبی کۆمپانیای فلای ئەربیل ئەو خەڵکە فەقیرە هەمووی پارەی دایەش 400-500 پاوەنی دایە بۆ تکتی لە ئێوارەوە خەڵک لێرە ڕاوەستایە تکتەکەی هەر دەفرۆشن ئێستاش تکتی هەر دەفرۆشن دەخستێکی دەفرۆشن ئەوها قۆڵبڕی لەگە خەڵک دوو جاریان ئەوها قۆڵبڕی لە خەڵک تاخیر کرد دوو جار دوو جار باشە ئەوەش کۆمپانیا ئێستاش بەڵۆ تکیان لێ بکڕن ئێستاش ئێرە مەتاری گاتویکە لە لەندەن ئێستاش تکت دەفرۆشێت ئێستا بڕەوەکە ئێستی کردو ئێستاش تکت دەفرۆشرێت بەڵام تیارە نییە ئێستا تازە قسەمان لەگە کارمەندان ستافەکان کرد دەڵێ تیارە نییە بڕۆنەوە ماڵ بەڵێ بۆ ئەوانەوەیان دەزانی کە بەس لە کوردستانی ئەوانە دزی قۆڵ بڕێ دەکەن ئەوە تا لێرەش هەمانشت کەس سەفەری پێ نەکەن